بەناوی خوای گەورە و مێرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز خۆشحاڵم کە لە بەرنامەی ژێرخان بێەوەی عزیز و خۆشەویست چات بووینەتەوە. دیارە لە سەرەتای مانگی نۆدا پێویستە وەزارەتی دارایی عێراق بودجێ یاسای ئیدارەی مالی ئامادە بکات وە لە ناوەڕاستی مانگی نۆدا لە ئەنجومەنی وەزیرانی عێراقدا دەنگدانی لەسەر بکرێت و پەسەند بکرێت. لە کۆتایی مانگی دەشدا دەبێ ئەو پرۆژەیە ڕەوانەی پەرلەمان بکرێت و لە سەرەتای ساڵی 2020 پەرلەمانی عێراق بودجەی 2020 خۆی پەسەند بکات. بۆیە دەبێت لە ئێستەوە حکوومەتی هەرێم مشوری ئەوە بخات کە چی بکات بۆی کە ئەو بەندە و یاسایانەی کە لە بودجەی ساڵی 2020 عێراقدا پەسەند دەکرێت بە قازانجی هەرێم بێت. بێدەنگی هەرێم و دواکەوتنیش لە ڕێککەوتنی لەگەڵ بەغداد وا دەکات کە بڕگە و بابەتێک لەناو یاسای 2020دا پەسەند بکرێت کە ڕەنگە بە قازانجی هەرێم نەبێت. کە ئەمە تەوەری سەرەکی بەرنامەی ژێرخانی ئەمڕۆمانە چی بکرێ بۆەوەی کە یا ئامادەکاریەکان چی کراون بۆ بودجەی 2020 عێراق کە دیارە پشکی سەرەکی دەبێ هەرێمی کوردستان قسەی لەسەر بکات. سەرەتا دەچینە لای چەند هەواڵێک و دوجار دەچمە لای میوانەکەم بۆ قسە و گفتوگۆکردن لەسەر بابەتی ژێرخانی ئەم شەومان. نرخی نەوتی خاو لە بازاڕەکاندا دابەزینی بەخۆوە بینیوە. نرخی نەوت خاو لە بازاڕەکانی جیهاندا دابەزینی بەخۆوە بینیوە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ زیادبوونی گومانەکان سەبارەت بە ئەگەری ئەوەی پەکین و واشنتۆن نەگەن بە ڕێککەوتنێکی گونجاو بۆ چارەسەرکردنی ناکۆشیە بازرگانیەکانی نێوانیان کە وا بڕیارە مانگی ئۆکتۆبری ئەم ساڵدا گفتوگۆی لەبارەوە بکەن. ئەمڕۆ شەمە نرخی نەوتی خاوی برنت 16 سنت دابەزیوە لە دوایین مامەڵەدا بە $6.22 مامەڵی پێوە کراوە واتە بە ڕێژەی لە 0.27 نزم بووەتەوە. لە هەمان کاتیشدا نرخی نەوتی خاوی تەکسازی ئەمریکی 24 سنت دابەزیوە و بە $54.85 مامەڵی پێکراوە واتە بە ڕێژەی 0.44 نزم بووەتەوە. نرخی نەوت لە بازاڕەکاندا بۆ جارێکی دیکە دابەزی دوا بە دوایەوەی بەرپرسێکی کۆشکی سپی ڕەتی کردەوە بە تەواوەتی ململانەی بازرگانیەکانی نێوان هەردوو وڵات بە تەواوەتی کۆتایی پێهاتبێت. بەرپرسەکە ڕایگەیاندووە ویلایەتە یەکگرتووەکان لە لێکۆڵینەوەدایە بۆ گەیشتنە ڕێککەوتن بە شێوەیەکی کاتی لەگەڵ چیندا. لە ماوەی ڕابردوودا چین ئەو باجە گومرگیە زۆرەی کە لە ساڵی 2010 لەسەر هەندێک لە بەرهەمی وڵاتی ئەمریکا داینابوو لای برد. لە بەرامبەریشدا دۆناڵد ترەمپ زیادکردنی باجە گومریەکانی سەر کەلوپەلەکانی وڵاتی چینی بۆ ماوەیەک دواخست. ئەمەش هۆکاری سەرەکی بوو بۆ بەرزبوونەوەی نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهاندا. پارەی گەنمی جوتیارانی سنووری پارێزگای سلێمانی لە بەغداوە نێردراوەتەوە بانکەکانی هەرێمی کوردستان و بەڕێوەبەری بازرگانی و دانەوێڵەی سلێمانیش دەڵێت جوتیاران یەکشەممە بچن پارەکانیان وەربگرن. ئەندازیار محەممەد حەسەن ڕەسوول بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی بازرگانی و دانەوێڵەی پارێزگای سلێمانی ڕایگەیاند خۆناغی سێمی پارەی گەنمی جوتیاران کە بڕەکەی 20 میلیارد دۆلارە گەیشتووە تا پارێزگای سلێمانی. بەڕێوەبەرایەتی بازرگانی و دانەوێڵەی پارێزگای سلێمانی چەکی بەسەر هەر 4 سایلۆی سەی سادەق ڕانیە پیرەمەگرون و چەمچەماڵ و هەردوو بنکەی گەرمیان و هەڵەبجە دابش کردووە. با گوتەی ئەندازیار محەممەد جوتیاران دەتوانن یەکشەممە پارەکانیان وەربگرن. بەڕێوەبەری بازرگانی و دانەوێڵەی پارێزگای سلێمانی باز لەوە دەکات چەکێکی دیکەی 7 میلیارد دیناری گەیشتووەتە دەستیان بەڵام ڕێکارە بانکەکان هەفتەیەکی پێویستە و لە کۆتایی هەفتەی داهاتوو ئەو بڕە بەسەر جوتیاران دابش دەکرێت. کۆی پارەی گەنمی جوتیاران بۆ ساڵی 2019 لە سنووری پارێزگای سلێمانی 71 میلیارد و 555 میلیۆن دینارە. لەو بڕەش بە چەک 7 میلیارد دینارە لەو بڕەش بە چەکە 7 میلیارد دینارەکەەوە کە ئامادەیە 52 میلیارد دیناری لەلایەنی عێراقەوە خەرج کراوە. چاوەڕوانیش دەکرێت لە مانگی داهاتوودا کۆی مافی جوتیاران خەرج بکرێت. لابارەی پارەی گەنمی جوتیارانی کوردستانەوە کە حکوومەتی عێراق لە ساڵانی 2014 و 2015 و 2016 خەرجی نەکردووە بڕەکەی 557 میلیارد دینارە و تەنها سنووری سلێمانی زیاتر لە 167 میلیارد دینارە. ئەندازیار محەممەد ڕایگەیاند هەوڵەکان بەردەوامن بەڵام بەو هۆیەوە حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق با بڕیارێکی ڕایگرتووە دەبێت ئەنجومەنی وەزیران کۆبێتەوە و با بڕیارێکی دیکە بڕیارەکەی حەیدەر عەبادی هەڵوەشێنێتەوە. دواتر عادل عەبدولمەهدی بڕیاری خەرجکردنی بدات. ئەو پرۆسەیەش کاتی دەوێت.
کۆمپانیای کرسنت پترۆلیم لە داهاتوودا گازی سروشتی هەرێمی کوردستان هەناردەی تورکیا دەکرێت. کۆمپانیای کرسنت پترۆلیۆم و داناغازی ئیمارات دوو کۆمپانیای چالاک و سەرەکین لە بواری دەرێنانی گازی سروشتی لە هەرێمی کوردستان. ئەم دوو کۆمپانیایە لە دوو کێڵگەی گازی خوڕمەڵە و چەمچەماڵ تەرکیزیان لەسەر بەرزکردنەوەی بەرهەمێنانی گازی سروشتی کردووە بۆ دابینکردنی پێداویستی ناوخۆی هەرێم و دواتر عێراق و تورکیا. مەجید جعفەر بەڕێوەبەری گشتی کۆمپانیای کرسنت پترۆلیۆم بە ئاژانسی بلۆمبێرگی ڕاگەیاند لە ئێستادا کۆمپانیاکەمان ڕۆژانە 400 میلیۆن مەتر سێجا گازی سروشتی بەرهەم دێنێت و پلانمان داناوە کە لە داهاتوودا ئەو ڕێژەیە بۆ 900 میلیۆن مەتر سێجا بەرز بکەینەوە. بەڕێوەبەری گشتی کرسنت پترۆلیۆم باسی لەوە کرد پێدەچێت کۆمپانیاکەمان لە ماوەی 3 ساڵی داهاتوودا ڕێژەی بەرهەمێنانی گازی سروشتی هەرێمی کوردستان بگەێنێتە ڕۆژانە 1 میلیۆن مەتر سێجا. ناوبراو دەڵێت هەندێک کێشە وەک بەردەوامی ناکۆکیەکانی نێوان هەول کێشەی ئەمنی و دواکەوتنی حەقدەستەکان لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەردەوام گرفتی بۆ دروست کردوین. مەجید جعفەر لەبارەی بازاری بەکارهێنەرانی گازی سروشتی بەرهەمێنراو لە هەرێمی کوردستان دەڵێت هەرێمی کوردستان بازارێکی ناوخۆیی گەورەی بۆ بەکارهێنانی گازی سروشتی هەیە، چونکە ئامێرە هەرە گەورەکانی بەرهەمێنانی کارەبا لەم ناوچەیە بە گازی سروشتی کار دەکەن و پێداویستی تریش بۆ بەکارهێنانی گازی سروشتی لە ناوچەکەدا هەیە. ناوبراو باسی لە ئەگەری گواستنەوەی گازی سروشتی بۆ بەکارهێنانی پارێزگاکانی عێراق و دراوسێکانی هەرێمی کوردستان لە داهاتوودا کرد. بەڕێوەبەری کرسنت پترۆلیۆم جەختی کردەوە ئەگەری هەناردەکردنی گازی سروشتی بۆ تورکیا لە داهاتوودا هەیە، بەڵام لە ئێستادا فۆکسمان لە سەر دابینکردنی پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستانە. بینەرانی عزیز، ئامادەکاری بۆ پرۆژەی بودجەی ساڵی 2020 عێراق قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاروان گەزنەیی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە شاری ڕانیەوە لەگەڵمانایە. کاکاروان سڵاوی خوارد لێبێ، سپاس بەو دەرفەتەی کە بەیەمەت بەخشی. ئەگەر یەکەم پرسیار لێەوە دەست پێ بکەم، ئایا کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردووی پەرلەمانتاران نوێنەرانی کورد لە بەغدا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کۆبوونەوەی کە زیاتر جەخت لەسەرەوە کرایەوە کە سەبارەت بە ئامادەکاری بۆ بودجەی 2020 عێراق بکرێت چی تێدا وترا، ئەگەر بکرێت زانیاریەک لەسەرەوە کۆبوونەوەی بۆ بینەران ڕوون بکرێتەوە؟ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش، سڵاو لە ئێوە و لە کارمەندە دڵسۆزەکان و لە بینەرە خۆشەویستەکانی کەناڵی پەیامی عزیزیش. هەڵبەت لە ئێستادا ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی کۆمەڵک کێشە و مەشاکل و گرفتمان هەیە لەسەرەوەی کە لە یاسای موازنەی ساڵی 2019 لە مادەیدا لە فەقەڕەی جیم کۆمەڵک وردەکاری بودجە هەبووە لەسەر چۆنەتی پەسەندکردنی بودجەی هەرێمی کوردستان، بودجەی حکوومەتی عێراقی و ناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان. هاوکات لە ئێستادا ئێمە سەر لە نوێ دەبێت دووچاری ئەم گرفتە ببینەوە لە هەمان کاتیشدا خۆمان ئامادە بکەین بۆ دانوستانی جدی لەگەڵ حکوومەتی ناوەندی بۆ پێیکە حکوومەتی عێراقی لە ئێستادا سەرقاڵی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020. ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی تەنها کێشەی بودجەمانە. من حەز دەکەم تەرکیز سەر چەند خاڵێکی گرنگ بکەم. یەکێک لەم خاڵانەمە کێشەی خاکمان هەیە و لە هەمان کاتیشدا کێشەی داهاتمان هەیە. کێشەی خاک کە لە چوارچێوەی مادەی 130 دەستوریدا خۆی دەبینێتەوە کە کێشەیەکی هەڵبەسەردراوی ساڵی 2007 وەکو چۆن ئاماژەی پێکراوە کە دەبووە لەو کاتەدا ڕفراندەم لە ناوچە جێناکۆک لەسەرەکان کە وەک چۆن لە دەستوردا بۆ شە ئاماژەی پێکراوە بکرابایە بۆی کە چارەنووسی خۆیان دیاری بکەن کە ئایا سەر بە هەرێمی کوردستان یاخۆ سەر بە حکوومەتی ناوەندین باڵێن سەر بە بەغدان. و لە هەمان کاتیشدا کێشەی نەوتمان هەیە کام کێشەی خۆی لە چەند مادەیەش دەستوریدا دەبینێتەوە و خۆی لە تەفسیراتی کۆمەڵە کوردەکاری تردا دەبینێتەوە. بەشێکی ئەمە دوو بۆعدی هەیە، بۆعدێکیان سیاسیە، بۆعدێکیان قانونیە. بۆعدە سیاسەکەی پێوەستە بە کێشەی نێوان حکوومەتی ناوەندی و لە هەمان کاتیشدا حکوومەتی هەولێر کەم کێشەیە لە ساڵیان ڕابردوو کێشەیەکی چڕ و پڕ ئاریشە و مەشاکل بوو. لە ئێستادا خۆشبەختانە کێشەکان بەرەو کاڵبوونەوە دەڕۆن و لە حکوومەتی عێراقیدا حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان وجودیان هەیە و ئەم کێشەیە تا ڕادەیەک سیاسەن چارەسەرکراوە. قانونیان ئێمە لەگەڵ مادەی 111 دەستوردا مەشاکلمان هەیە، لەگەڵ مادەی 112 دەستوردا مەشاکلمان هەیە، لەگەڵ مادەی 115 و 120 بەشێکی مەشاکلی دەستوریمان هەیە و لە هەمان کاتیشدا دەبێت چاوەڕوانیەوە بکەین ئایا بەڕاستی کە قانونی 2020 موازنەوەکو خۆی دەڕاتە بواری جێبەجێکردن یاخود بە هەمان شێوە پەسەند دەکرێت یان نا. ئەمە پرسیارێکە بۆ
پێشانی دانوستانکاری حکوومەت هەرێمی کوردستان کە لە چەند ڕۆژی داهاتوو بڕیارە سەردانی بەغدا بکات بۆ تاوتوێکردنی ئەم پرسە و گەیاندنی مەینەتی و چێشە و ئاریشە و گرفتەکانی هەرێمی کوردستان و داخوازڕەوەکانی گەلی کورد و حکوومەت هەرێمی کوردستان بە بەغدا. لە چوارچەوەی ئەمانەدا ئێمە پێمان وایە کە ئەم شاندا دەبێت داکۆچی لەسەر بودجەی هەرێمی کوردستان بکات لە ڕێگەی نوێنەرایەتی کورد لە کات پەسەندکردنی بودجە و ئەم شاندەکاری ئەوە دەبێت کە ئەگەرەکانی بەردەم پەسەندکردنی موازنەی ساڵ 2020 تا توێ بکات لەگەڵ حکوومەتی ناوەندی لەگەڵ تیمی حکوومەتی ناوەندی کە وەفدی مقابلە و لە هەمان کاتیشدا لای خۆمانە گفتوگۆمان کردووە. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ سەرۆکی فراکسیۆنە کوتلە کوردیەکان لە پەرلەمانی کوردستان گفتوگۆمان کرد گفتوگۆی جدیمان کرد لەبارەی ئاریشەکان و لە بەردەم ئاسنگەکان و لە بەردەم تەحەدیات و مەترسەکانی بەردەم بودجەی هەرێمی کوردستان نایشارینەوە بەڵێ مەترسی هەیە بەڵێ تەحەدیاتی گەورە لە بەردەممانە بەڵام ئەتقاتێکی تەواومان بە نوێنەرانی کورد هەیە لە بەغدا و پاڵپشتی حکوومەت هەرێمی کوردستان و بە عقلەتێکی سالار و سنجینی وەفدی دانوستانکاری حکوومەتی هەرێم پێمان وایە توانین کێشەکان چارەسەر بکەین. زۆر باشە کاکاروانەوە مەترسی و تەحەدیانەی کە باس لەوە دەکەی کە هەن لە ئێستەوە چین و حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەیەوێت لە ئێستادا ئامادەکاری بۆ بکەم تەحەدی و مەترسیانە لە خۆی دوور بخاتەوە. هەڵبات بەشێک لە تەحەدیاتەکان پەیوەستن بە شارعی عەرەبی لە ئێستادا کە شارعی عەرەبی تووساری دۆخێکی ئاڵۆزی ناسەقامگیر بووەتەوە لەو ڕۆی کە ڕوبەڕووی هەڵبژارنەکانی ئەنجومەنی محافەزات دەبینەوە بۆیە مزایداتی سیاسی لە ناوهۆڵی پەرلەمانی عێراقیش هەمان کارانگازی شەقامی بەسەرەوەیە بەشێک لە هێزاڕاکان مەبەستیانە کە داخوازەکانی شەقام بەلای خۆیاندا کە منچێش بکەن و کارێک بکەن بۆی کە بتوانن زۆرترین دەنگدەری عێراقی بۆ خۆیان بچنەوە ئەمەش بەشێکیان کار لەسەر گەلی کورد و بودجەی هەرێمی کوردستان و کوردستان دەکەن بۆ ئەمە بەستا حکوومەتی هەرێمی کوردستان نابێت بە هیچ شێوەیەک بچێتە ژێر فشاری شارعی عێراقیەوە بەڵکو دەبێت لای خۆیەوە بەتەسەسول کێشەکان باس بکات و باس لەوە بکات کە ئێمە مەشاکلەکانمان لەگەڵ بەغدا کێشەی دەستورین و ئەم دەستورە لە ئەنگەلی عێراقەوە دەنگی پێدراوە ئەم دەستورە توانێت سەنگی مەحەک بێ و حەسمی کێشەکانی نێوان هەردوو لامان بکات و لە چوارچەوەی ئەم دەستورە و پەسەندکردنی یاسای بودجەی ساڵ 2020 کێشەکانمان چارەسەر بکەین وەکو باسم کرد شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات شاندەکە دیاریکراوە کە بەڕێز وەزیری مالی بەڕێز کاک خالی شوانی کاک دکتۆر ئامانز ڕەحیم کاک دکتۆر ئومێد سەباح و هەروەها بەڕێز دکتۆر دارا ڕەشید ئەندامێتی وەفدەکە دەکەن ئەم ئەندامانە دەڕۆن بۆ بەغدا بۆ تاوتوێ ئەگەرەکانی بەردەم بودجەی ساڵ 2020 بکەن و لەگەڵ سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان مناقەشەی تەواو کراوە و لەگەڵ پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوە تاوتوێ ئەمە کراوە ئێمە پێمان وایە بۆی کە خۆمان لە ماستەنگانە بە دوور بگرین بگەڕێنەوە بۆ حەقی دەستوری کە حەقێکی سەرەشی گەلی عێراقە و لە چوارچێوەیدا گەلی کوردستانیش خاوەنی ماف و ئیمتیازاتی خۆیەتی و ئەو بەرپرسیارەتیانەی کە دەکەوێت سەرشانی حکوومەت هەرێمی کوردستانیش دەبێت حکوومەت هەرێمی کوردستان ملزم بێ پێوە ناکرێت ئێمە داوای حەق بکەین بەڵام واجبەکانیشمان جێبەجێ نەکەین بەڵام لە بەرامبەریشدا ناکرێت حکوومەتی عێراقی داوای حەق بکە بەڵام واجبەکانی خۆی جێبەجێ نەکا من پێم وایە ئەوەندەی کە حکوومەتی عێراقی منقەسیر بۆ لە چەند ساڵی ڕابردوو وەکەوەی کە حکوومەت خۆی ئاماژەی پێکرد کە چەندان ملیار دلار قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ناردنی موسەخۆرانی هەرێمی کوردستانەوە و ئیستحقاقاتی هەرێمی کوردستان لە بەشە بودجەی ساڵانی ڕابردوو ئەوەندە هەرێمی کوردستان قەرزارباری حکوومەتی عێراقی نییە ئەم کێشانەی کە هەن لەسەر مێزی گفتوگۆی هەردوو لاماندا قابلی ئەوەن کە بە مفاوەزات و بە لەکتێگەشتێکی واقعیانە و بە خوێندنەوەی بارودۆخی سیاسی و ئەمنی و ئابووری ناوچەکە بە لەکتێگەشتێکی فعلی کێشەکان چارەسەر بکرێن کێشەکان واردن بۆ چارەسەر هەردوو لامان تەفاهمی باشمان هەیە پێشتر چەند جارە حکوومەت هەرێم سەردانی بەغدای کردووە شاندی حکوومەتی عێراقی سەردانی هەرێمی کوردستانی کردووە گەشتبینین کە لە ئایندێش نزیکدا ئەم ڕێکەوتنە واژۆ بکرێت و لە ماوەیەش نزیکدا بچێتە بواری جێبەجێکردن و کاریگەری ئەم ڕێکەوتنەش بەسەر بودجەی ساڵی 2020 دەرکەوێت زۆر باشە کاکاروان ئەگەر زیاتر سادەی بکەینەوە بۆ هاوڵاتیان یا با بڵێن ئەگەر پرسیاری شارعی خۆمان شەقامی خۆشمان بپرسین دەڵێن ئەگەر سبەینێ نوێنەرانی کورد لە بەغدا شەڕی دەستکەوتنی مافەکانی کورد بە پێشمەرگە بە بودجێ ڕێژەی بودجە بە مافی فەرمانبەران شەڕی ئەمانە بکەن لە ناو پرۆژە یاسای بودجەدا بودجێ عێراقیدا ئایا هەرێمی کوردستان جارێکی تر پابەند دەبێت بە یاسای بودجەوە تا و کاتێک کە ئەو مافانە دەست فەرمانبەران و پێشمەرگەی یا بەگشتی حکوومەت و هەرێمی کوردستان بکەوێت لە ئێستادا پلانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەیکەوە ڕەنگە نزیک بن لە گفتوگۆکانیان لە گفتوگۆکانتان لەگەڵ حکوومەتە ئایا دەوێت بڕگەی پابندبوون بە ڕادەستکردنی نەوت و داهاتە گومرگە خاڵە سنووریەکان و هەموو داهاتیانەی کە پێوەستن بە ئیتیحادەوە ئایا دەیەوێت لەمانە ئەم کۆسپولەمبەرانی لە بەردەمیان لا ببە یاخود دەیەوێت بۆ ساڵی 2020 ئەم پابند بێ بەو خاڵانەی کە لە پرۆژە یاسای 2020 هەرچی دانرابێ بە مەرجێک ماف و دەستکەوتی گەلی کوردیش لە بودجێ 2020 تەسبیت کرابێت
من بە دەرفەتی دەزانم ڕوونکردنەوەیەک لەسەر یاسای بودجەی ساڵی 2019 بدەم لە مادەی دێم لە فەقڕەی جیم کە ئەمە کۆمەڵێک جەدەلی سیاسی لە خۆی گرتووە و لە ئێستادا کۆمەڵە خەڵک تەفسیراتی جیاوازی بۆ دەکەن. برایانە و ڕازگویانە پێتان بڵێم زۆر بە سەرێحی حکوومەتی هەرێمی کوردستان بەم فەقڕەیە مولزەم نێ بەناردنی ئەم نەوتەی کە ئێستا هەیە کە ئەم 250,000 بەرمیلەیە کە مناقەشە دەکرێت و وا پێویست دەکات کە حکوومەتی هەرێم بە تەفسیری جیاواز ئەم نەوتە بنێرێ بۆ بەغدا. هەڵبەت ئەگەر بێت و ئەم نەوتە بنێردرێت دەبێت حەقی هەرێمی کوردستان زۆر زیاتر لەوە بێ کە هەیە و لە فەقڕێک لە مادەکەدا دەڵێت ئەگەر حکوومەتی هەرێم لە کاتێکدا ملزەم نەبێ بەناردنی ئەم نەوتە بڕی ئەو نەوتەی کە دیاری کراوە کە 250,000 بەرمیل نەوتە لە بەرامبەردا حکوومەتی عراقی 431 میلیارد دینار بنێرێت بۆ هەرێمی کوردستان و سەرباری ئەمە 65 میلیارد دینار بنێرێ بۆ موچەی هێزەکانی پێشمەرگە. ئێمە تا ئێستاش موچەی هێزەکانی پێشمەرگەمان بۆ نهاتووە کە 65 میلیارد دینارەکەی بەڵام 431 میلیارەکە هاتووە. ئەم 431 بەشێکی ناوەندی دابەشکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستانە. موچە خۆرانی هەرێمی کوردستان لە ئێستادا زیاتر لە 780 میلیارد دینار نزیک بۆتەوە لە 900 میلیارد دینار کە ئەم موچەیە بەشێکی لە داهاتی ناوخۆ و لە داهاتی خاڵک و مرجەکانەوە دابەش دەکرێت و بەشەکەی تری شێوەیە کە لە 431 میلیارد دینار حکوومەتی عراقی دەنێرێ بۆ هەرێمی کوردستان. بۆ ئەوی کە پابەندبوونی تەواومان هەبێت دەبێت هەردوو لا پابەندی ڕێکەوتن بین. جارێ پرسیاری ئەساسیەوەیە کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی دەگەنە کام سێغی ڕێکەوتن. پرسیارێکی ترەوەیە کە ئایا ئەم بەشە موازنەی کە لە موازنەی ساڵی 2019 جێگەی کراوەتەوە بە هەمان سیغە و بە هەمان دەقی یاسایی خۆی شوێنی دەکرێتەوە لە بودجەی ساڵی 2020 ئەمانە دوو پرسیاری گرنگن بەر لەوەی کە باس لەوە بکەین کە ئاگەرەکانی داهاتوو چۆن دەبن و لێکەوتەکانی چۆن دەبێت. حکوومەتی هەرێمی کوردستان وا پێویستە کە پابەندی هەر ڕێکەوتنێکی نووسراوی واژۆکراو بێت لە بینی حکوومەتی بەغدا و لە بینی حکوومەتی هەولێردا کە ئەمە سەنجی مەحەشی چارەسەرەکانە لە چوارچێوەی دەستوری هەمیشەی حکوومەتی عراقیدا. ئێمە پێمان وایە دەبێت ڕێکەوتنێکی نووسراوی واژۆکراو لە بینی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتی عراقیدا بکرێت و ئەم دوو ڕێکەوتنە لەلایەن پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عراقیشەوە چاودێری بکرێن هەر کامێک ملزەم نەبوون بە ڕێکەوتنەکە و کات دەتوانین باس لێکەوتەکانی بکەین و باس لەوە بکەین کە ئایا بەڕاستی حەقی چێ لای چێ و حەقی کاممان لای کاممانە. ئەمە خاڵک بە زمانێکی ورتر و سادەتر بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستێتی کە کێشەکانی بەردەم تێپەڕاندنی بودجەی ساڵی 2020 پەڕێنێت و پەرلەمانی کوردستانیش مەبەستێتی کە لە چوارچێوەمەدا بودجەی هەرێمی کوردستان ئامادە بکات تا بتوانین مافی خەڵکی هەرێمی کوردستان دابی بکەین کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ژیانێکی خۆشگوزەراندا ژیان بکەن و مەترسەکانی سەر موچەی بڕینی فەرمانبەران و قوت و ژیانی خەڵک جارێکەوە نەبنەوە بەپرسی شارع و شەقامی کوردی و شەقامی کوردی لەم دڵە ڕاوچەیە نەجاتی بێت. من گەشت بینم و من وای دەبینم کە ئەم کێشەیە چارەسەر دەکرێت لە ڕێگەی دایالۆگ و گفتوگۆی جدیەوە لە بینی هەردوو حکومت و شاندیدا تەفاوەتی هەردوولادا سەر کێشەکان چارەسەر دەکرێن لە چوارچێوەی دەستور و لە زۆر باشە زۆر باشە کاکەرامیش پێم خۆشە لە کۆتایی بەرنامە بینەوە سەر بودجەی هەرێم و ئامادەکاریەکان و بەتایبەتی چەند ساڵی ڕابردوودا هیچ پرۆژە یاسایەکی بودجە ناتوێتە ناو پەرلەمانی کوردستانەوە وەگەر قسەیەکیش لەسەر حساب ختامیەکانی بودجەی ساڵانی ڕابردوو بکەین کە پێم وایە لە تەنها ساڵی 2011 حساب ختامی بودجە هەبووە بۆیە پێشم خۆشە لە کۆتایی قسە لەسەرەوە بکەین ئایا لە دوای پەسەندکردنی بودجەی عراق بودجەی هەرێمی کوردستان چۆن پەرلەمانی کوردستان قسەی لەسەر دەکات پرۆژە یاسای بۆ ئامادە دەکات. بەڵام دێمەوە سەر جارێک حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند و پرسی بودجە. ئایا حکوومەتی هەرێم ئەوەندەی کێوە گفتوگۆتان کردووە لەگەڵیانە دانیشتون بەتەمانیە یا چاوەڕێنی لە ئێستادا پێش ئەو وادەی کە دیارە دەبێت لە ناوەڕاستی مانگینۆ ئەنجومەنی وەزیران پرۆژە یاسای بودجە لای خۆیەوە پەسەند بکە و ڕەوانەی پەرلەمانی عراقی بکە. ئێوە لە ئێستادا ئەوەندە ئاگادار بن حکوومەتی هەرێم بەتەمای ڕێکەوتنی سیاسی هەیە لەگەڵ بەغدا. ئەم ڕێکەوتنە سیاسیە هیچ چوارچێوەیەکی دیاریکراوە کە چۆنە و چۆن دەبێت؟ بەڵێ هەڵبەت وەکو باسم کرد حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی کوردستان لە پەرلەمان کۆبوونەوەیەکی فراوانمان ئەنجامداوە کۆبوونەوەیەکی ورد و ڕاشکاو بوو لە بینی هەردوو لاماندا قسەی ڕاشکاو کراوە و لە هەمان کاتیشدا تیمی پەرلەمانی کوردستان لە عراق و لە هەمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی کوردستان دووبارە گفتوگۆمان کردووە زۆر ڕاشکاوانە باسمان لە ئاستەنکانی بەردەم بودجە کردووە باسمان لە ئەگەرەکانی ڕێکەوتن و ڕێکنەکەوتن کردووە بەڵام وەکو ئاماژەم پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستێتی و نیەتێکی واقعی هەیە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا و مەبەستمانەکەم کێشەیە لە ڕێگەی چوارچێوەیەکی دەستوریدا چارەسەر بکرێت. حەلی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا تەنها و تەنها دەستوری عراقیە هەموو لامان پێویستە بۆی بگەڕێنەوە و تەحەفوز بەم دەستورەوە بکەین کە دەنگمان پێداوە و ڕێز لە ئیرادەی دەنگدەرانی عراقی بگرین کە دەنجیان بەم دەستورە داوە.
بەڵام پێش ئەوە کە بین باس لە بودجێ هەرێمی کوردستان بکەین پێویستە باس لەوە بکەین کە قانونی ئیداری مالیە لە ئێستا لە عێراق چۆتە بواری جێبەجێکردن طبیعی ئەم قانونە کە خۆی لە خۆیدا ئەشکالێکی گەورە دروست دەکات ئەم قانونە بەربەستی گەورەمان بۆ دروست دەکات هەم لە بەردەم حکومەتی هەرێمی کوردستان لە چۆنێتی مسابقەکردنی بودجە و لە چۆنێتی تەسویدکردنی بودجە ولا هەم لە عێراقیشدا پێویستە سەرتا حکومەتی هەرێمی کوردستان پارالێل لەگەڵ ئەم مفاوەزاتەی کە لەگەڵ حکومەتی ناوەندی هەیەتی تعنی واقعی و یاساییش بگرێت لەم یاساوە بجێڕێتەوە پەرلەمانی عێراق بۆی کە پێداچوونەوەی بۆ بکرێت ولا هەمان کاتیشدا کە ئەمە لەم قۆناغە سەرکەوتوو بین دەتوانین کاراسانی بکەین بۆ بودجێ هەرێمی کوردستان و کاراسانەکان و هێنانی بۆ بەردەم پەرلەمان کە چەند ساڵێکەوە خۆت ئاماژەت پێکردن هاتۆ پەرلەمانی کوردستان کە ئەمە کێشەیەکی گەورەی قانونی و فراغێکی یاسایی گەورە لە هەرێمدا دروست دەکات. زۆر باشە کاکەرەوەندی کە ئاگادار بن حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت بۆ ساڵی 2020 بۆ پرۆژە یاسایە بۆ بودجێ ساڵی 2020 بە پێی خواستی عێراق خۆ دەبێت دانوستانی جوایە شتێک دەدەی شتێک وەردەگری ئەگەری هەیە لەم دانوستانەیە ئامادە بێت نەوت ڕادستی بەغدا بکاتەوە یاخود داهاتی خاڵە سنووریەکان ڕادستی بەغدا بکاتەوە. ئەم پرسیارە دووبارە بەجێی دێڵین بۆ شاندی تەفاوتی بینی حکومەتی ناوەندی و حکومەتی بەغدا من دڵنیام ئەمان لای خۆیانەوە مناقەشەیان پرسە دەکەن و لێەوە بڕیاری لێدەن ئایا بەڕاستی بە نەتیجە حکومەتی هەرێمی کوردستان ئەم نەوتە ڕادستی بەغدا دەکات نایکات بەڵام من دڵنیاتان دەکەمەوە کە حکومەتی هەرێم نیەتی ڕاکەوتنێکی فعلی هەیە لەگەڵ حکومەتی عێراقیدا. ئەوەندەی کە زانیاریتان هەبێت شەڕی بودجێ هەرێم لە پرۆژە یاسای ساڵی 2022 یا 2020 ڕێژەی چەندی بودجێی هەرێم داوا دەکەن لە ئێستەوە دیارەوەندی کە نیازێ حکوومەتی هەرێم دەیەوێن داوای 170 بودجە بکە بەڵام بینیمان لە چەند ساڵی ڕابردوودا 111 و پوینت وردەیەکیان هەمیشە بۆ دادەنا ئایا لە ئێستادا ئەوەی کە بزانرێت یاخود قسەتان لەسەر کرد بێ مافی پێشمەرگە فەرمانبەرانی هەرێم مادەی 104 140 ئەمانە کە هەمیشە دەستکەوتانێکن کە نوێنەرانی کورد یا خەڵک چاوەڕێی کردو نوێنەرانی کورد لە بەغدا بەدەستی بێنن بۆ کورد لەناو بودجەدا چی و چی لە ئێستادا ئەوەندەی کە بزانن هەرێم پێداگری لەسەرەکە بۆی کە لە بودجەکەدا بچەسپێت. ئێمە لە چوارچێوەی بودجێ عێراقیدا پێشتر بەڕاستی بەداخەوە کە مێژوێکی خراپمان هەیە لە ناردنی بودجە لەلایەن حکومەتی عێراقیەوە چەند ساڵێک بودجە نەناردراوە و ئەم حەقی کە هەمان بۆ 170 بودجەی حکومەتی عێراقی بووە و لە ئێستاشدا بە هەر پێوەرێک کە بودجە دیاری بکرێت ئێمە داوای حەقی خۆمان دەکەین ڕقەمێکی دیاریکراوە هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان کە بتوانێت ئیداری حکومەتی هەرێمی کوردستان و موچەخۆران و سەرجەم سێکتەرەکانی تری حکومەتی هەرێمی کوردستانی پێ بدات بۆ ئەم مەبەستە شان دانوستانکاری حکومەتی هەرێم کۆمەڵە ڕقەمی دیاریکراوە و کۆمەڵێک وردەکاری و ئەگەری جیاوازیان پێ بۆ مناقەشەکردن لەگەڵ حکومەتی ناوەندی لەسەر هەر کامێک لە ئەگەرەکان بکەن بەڕێکەوتن لەسەر مەساسە ڕێکەوتنەکە واژۆ دەکرێت. زۆر باشە ئەو هەندێک دۆسی هەیە لە نێوان هەرێم و بەغدادا کە زیاتریش ڕەنگە پەیوەست بێ بە بودجەوە کە یەکێکتر لەوانەیە قەرزەکانی هەرێمە حکوومەتی هەرێم چۆن قسەی لەسەر قەرزەکانی کرد لەوەی کە حکوومەتی ناوەندی قەرزەکانی بۆ ببژێرێت. ئێمە چەند کێشەیەکمانەیە وەکو باسم کرد لە سەرەتادا کێشەی خاک و کێشەی داهات و نەوتمان هەیە لە کێشەی داهاتدا ئێمە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانمان هەیە موچەی هێزەکانی پێشمەرگەمان هەیە و کۆمەڵە قەرزمان هەیە کە بەپێی عەلمی من زیاتر لە 24 تریلیۆن دینار لە ئێستادا ئەم قەرزانە بەشێکیان دەکەوێت سەر حکومەتی عێراقیەوە و حکومەتی ناوەندی ڕەنگە ملزەم بێ بەناردن و دانەوەی قەرزانی حکومەتی هەرێمی کوردستان چونکە لە یاسای بودجەی ساڵی 2019 حکومەتی عێراقی بەشێکی دیاری کردووە بۆی کە قەرزەکانی حکومەتی عێراقی پێ بداتەوە و ئەم قەرزانە بەشێکیان قەرزی موچەخۆرانی هەرێمی کوردستانن کە بە یاسا دەکەوێتە سەرشانی حکومەتی عێراقی دەبێت حکومەتی عێراقی بێتە ژەرباریەوەی کە ئەم قەرزانە بداتەوە بە هەرێمی کوردستان بۆی کە بجێڕدرێتەوە وەکو حەقێکی شەرعی مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ موچەخۆران بجێڕدرێتەوە. ئێمە لە قانونی بودجەی 2020 پێداگری دەکەین لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێشمەرگە تێکۆشەرەکانی هەرێمی کوردستان کە پارێزرانی خاک و وڵاتن کە پارێزرانی تەواوی یەکپارچەی ئەم ناوچەیەن تا پارێزرانی تەواوی شەرەف و کەرامەتی خەڵکی هەرێمی کوردستان و ناوچەکان بەگشتی و لە هەمان کاتیشدا پێداگری دەکەین لەسەر قەرزەکان و هەر ئیستحقاقێکی تر کە لە بە یاسا یاخود بە دەستور بمانکەوێت مافی ڕەوای گەلەکەمان بێت داوای دەکەین کە لە دانوستانکارەکەمان مناقەشەی جدی بکەوە پێشمان وتون کە ئەمە داواڕەوەکانی گەلی کوردە بۆی کە حکامان بۆ بسەنن. زۆر باشە تەبەن ئەو وشەیە کە ڕاستکەمەوە 24 ملیار دلار نەک 24 تریلیۆن دلار کە پێم وایە ینی بە هەڵا ئاماژەت پێ کرد هەرەوەندە کە ڕاستی کەمە بۆ بینەران بەڵام کارۆن سەبارەت بە دۆسیە نەوت کە پێویستە زیاتر قسەی لەسەر بکەن چونکە دیارە ئەو ناکۆشیانەی کە لە نێوان هەرێم و بەغدا دروست بووە ینی کرۆکەکەی لەسەر ئافمکە 24 تریلیۆن بم بۆرە
بمبورە 24 تریلیۆن دینار نامن نەموت 24 میلیارد 24 تریلیۆن دینار کە دەکات تقریبا 20 میلیارد دلار 24 میلیارد دلار حکومەت هەرێمی کوردستان لە ئێستادا بەڵام تەصنیفەکەی دەکەوێتە لای حکومەت هەرێمی کوردستان کە حکومەت خۆی چۆن ئاماژەی پێ دەکات یاخود چۆن بیوێت کە بە دڵنیایەوە بە پێی هەندێک داتا 24 میلیارد دلار وایە بەس سەبارەت بە دۆسیەی نەوت کاکاروان زۆر جار وەک دەزانین کرۆکی ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا دۆسیەی نەوت بوو ئایا پێشەوەی بچینە ناو مفاوزاتی بوجەوە حکوومەتی هەرێم تا چەندە پێویست دەکات لەسەر دۆسیەی نەوت ڕێکەوتنی سیاسی بکەوە لە ئێستادا ئێوە لە پەرلەمانی کوردستان ناتانەوێت چاودێر بن لەسەر ڕێکەوتنانی کە دەکرێت دەبێت چۆن بێ شاندی دانوستانکارەکان دەبێت کەسانی پسپۆر و شارەزا و لێهاتوو بن دەتانەوێت چۆن ڕێکەوتنێکم جارە بکرێت. ئێمە مەبەستمان لە پەرلەمانی کوردستان لەسەر دۆستەی نەوت ڕێکەوتنێکی واقعی بکرێت و ئەم ڕێکەوتنەوە واژۆ بکرێت لە بینی هەردوو حکومەتدا چونکە لە مادەی 111 دەڵێت لە مادەی 111 دەستوری عراقی باس لەوە دەکا کە نەفت و غاز مڵکی سەرەکی خەڵکی عراقن ئەم مڵکە بە هەمان شێوەش بۆ گەلی کوردیش ڕاستە و لە مادەی 112 لە بڕگەی یەکەمی بە هەمان شێوە باس لە هەمان ئاماژە دەکات و ئەم دانوستانانی کە دەکرێت لەژێر چاودێری پەرلەمانی کوردستاندا بن بە ئەکیدی بەو پێی کە لە سەر ژمارەی ساڵی 1992 ئەنجومەنی نیشتیمانی لە مادەی 56 لە بڕگەی جیاجیا ئاماژە بۆ کراوە کە پەرلەمانی کوردستان چاودێری ڕێکەوتنەکانی حکومەتی هەرێمی کوردستان و دانوستانەکانی دەکات لەگەڵ دەرەوە و لەگەڵ ناوی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بە ناوی عراقیش بە هەمان شێوە حکومەتی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر چاودێری پەرلەمانی کوردستانەوە وەکو پەرلەمانی کوردستان پێمان وایە کە دەبێت ڕێکەوتنێکی شەفاف بێت و ڕێکەوتنێک بێت لە ئاسی داخوازەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بێت و ڕێکەوتنێک بێت کە حەق و ئیمتیازاتەکانی خەڵکی کوردستان دابین بکات لە بەرامبەردا ڕێکەوتنێکی یەکسان بێت ڕێکەوتنێک بێت لە سەرنمای دەستوری بێت و ڕێکەوتنێک بێت کە هەردوو لامان لێ سوودمەند بین. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا پەرلەمانتاران لە خولی پێشووی پەرلەمان کەسیان نەیدەزانی داهاتی هەرێمی کوردستان چەندە ئاخۆ بە تەواوەتی یا چەندە سەرف دەکرێت فلان وەزارە چەندی بۆ سەرف دەکرێت لەبەر نەبوونی پرۆژە یاسا یا لەبەر نەبوونی یاسای بودجە. لە ئێستادا ئێوە وەکو ئەم خولەی پەرلەمان و لە هەمان کاتا بۆ ساڵی 2020 ئەگەر هاتوو هەرێمی کوردستان یا حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا نەگەشتە ڕێکەوتن ئێوە چەند پێداگری لەسەر بوونی یاسای 2020 دەکەن لە پەرلەمانی کوردستاندا؟ هەڵبات حکومەتی هەرێمی کوردستان بگاتە ڕێکەوتن یان نەگاتە ڕێکەوتن ئێمە دەبێت پێداگری بکەین وەکو پەرلەمانی کوردستان کە بودجەی ساڵی 2020 بێتە پەرلەمانی کوردستانەوە لە ساڵی 2013 بەداخەوە پرۆژە یاسای بودجە نەهاتۆتە پەرلەمان کەمە تووشی کێشەوازتەنگی یەکجار گەورەی کردوین مەشاکیلی گەورەی بۆ دروست کردوین بەڵام پێمان وایە کە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان ئەم جارە حەقێکی پەرلەمانی کوردستانە کە دەبێت بودجە بنێرەوە پەرلەمان حەقێکی ڕەوای گەلی کوردە کە بودجە لای پەرلەمانی کوردستانەوە تەصدیق بکرێت و تەسویدیش بکرێت هەڵبەت بودجە وردەکاری زۆری هەیە ئێمە لە ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی هەرێمی کوردستان پێم وایە دووساری کۆمەڵە کاستەنجی گەورە دەبینەوە لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئێمە ملیۆنێک و 204,000 موسەخۆری یاساییمان هەیە کە لە ڕێگەی بایۆمەتری ئۆتۆمات کراون ئەمانە لە ساڵی 2016 تەرفیعاتیان بۆ نەکراوە کەمە خۆی لە خۆیدا بەربەستێک ئایا حکومەتی هەرێمی کوردستان لە سەروبەندی ئامادەکردنی پرۆژەی یاسای بودجەی هەرێمی کوردستاندا مەبەستێتی کە تەرفیعاتی ئەمانەوەکو خاڵێک لە بودجەدا جێگە بکاتەوە یان نا ئەمە پرسیارێکە دەبێت حکومەت خۆی وەڵامی بداتەوە لە ئەمە کاتی ئامادەکردنی بودجەدا چارەسەری بکات و دووەمینیان ئێمە 32,000 گرێبەستمانە لە هەرێمی کوردستان ئەم گرێبەستانە دەبێت حەقی خۆیانە کە ئایا بەڕاستی دەبن بە هەمیشە یان وەکو خۆیان دەمێنەوە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان ئاماژە بۆ خاڵە بکات و ڕوون بکرێتەوە چکە جیاوازەکەی پارەیەش یەکجار زۆرە کۆمەڵێک مەشاکیلمان هەیە لە هەمان کاتیشدا ناردنی 250,000 بنبیل نەوت لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان یاخود تەسویقکردنی لە ڕێگەی سۆمەوە کە ئەمانە مەشاکیلترن دەبێت بەر لەوەی کە پرۆژە یاسای بودجە ئامادە بکرێت ئەم پرسان چارەسەر بکرێن بیرمان نەچێت کە پەرلەمانی کوردستان بەدەر لە ئەرکە سەرچەکانی خۆی سێ ئەرچی فعلی هەیە سێ ئەرچی واقعی و گرنگی هەیە کە ئەرچی یاسادانان و چاودێریکردن و پەسەندکردنی بودجەیە بەداخەوە ئەم ئەرچی سێمەی پەرلەمان کە ئەرکێکی گرنگی پەرلەمانی کوردستانە لە ساڵ 2013 تحتیم کراوە تا بەشێکی گرنگی پەرلەمانی کوردستان کار ناکات بۆ مەبەستە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پێداگری کردووە داوای لە حکومەتی هەرێمی کوردستان کردووە کە پرۆژە یاسای بودجەی ساڵ 2020 و پەرلەمانی کوردستان تاوەکو پەرلەمان بتوانێت پەرلەمانتارە بتوان تەصدیقی بکەن و لە هەمان کاتشدا تەسوید بکرێت بۆ چێشەکان چارەسەرکردنی چێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان زۆر باشە بە پێی وادە و کات پێویستەکەی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان مانگی 11 پێویستە بە جۆرەی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە مانگی 11 بودجە بنێردرێتە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستانەوە زۆر باشە هەندێک لە پەرلەمانتاران پەرلەمانلیۆنەرانی کورد لە بەغدا ڕەنگە پێچەوانی ساڵانی ڕابردوو بە جۆرە لە جۆرەکان خواستی باشیان نەبی یا بەدەمەواتنێکی باشیان نەبوو بۆ کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم باوەڕتان وایە
ئەم جارە پەسەندکردنی بودجەی 2020 عراق ئەگەر بێت و بە دڵی کورد بێت تا چەندە پێویستی بە یەکڕێزی کووردە واتە بە دیوە سیاسیەکەشدا دەبێت لایەنە سیاسیە کوردەکان پێکەوە تەبا و یەکڕیز بن لە بەغدا بۆی کە بتوانن پێکەوە داوای ماف و دەستکەوتەکانی گەلی کورد بکەن. یەکڕێزی ناوماڵی کورد لە هەر کاتێک پێویسترە بەتایبەت بۆم پرسانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە بەڵێ مە لە هەرێمی کوردستان ناکۆچی سیاسیمان هەیە بەڵێ لێک تێنەگەشتنمان هەیە بەڵێ لەسەر کۆمەڵێک پرسی چارە نووسازیش زۆر زار هەیە کە بۆ چوونی جیاوازمان هەیە بۆ چوونی جیاوازمان هەیە لەسەر شێوازی حکومڕانی بە حەزبەکەی خۆشمەوە کە تێڕوانین و تێبینی جیاوازمان لەسەر چۆنی حکومڕانی لە هەرێمی کوردستان کە ئەمە بەشێک بوو لە دواخستنی پرۆسی پێکەنانی حکوومەت هەرێمی کوردستانیش بەڵام لە ئێستادا گەلی کورد و سەرانی سیاسی کورد و حەزبە کوردستانیەکان بەتایبەت لە بەغدا پێویستمان بۆ هەیە کە یەکڕێزیێکی تاو پارێزین وازن ناکۆچەکانمان بنین کاتێک کە پرسێکی وەکو بودجە کە پەیوەستە بە ژیانی تەواوی مۆزەفین و تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و 1,000 ملیۆنێک و 200,000 موسەخۆر لە هەرێمی کوردستان دەبێ هەموو ناکۆچەکانمان وەلا بنین و بیر لەوە بکەینەوە کە قوتی خەڵکی هەرێمی کوردستان لەسەر بڕیار و یەکدەنجی گەلی کوردە لە بەغدا لەسەر یەکڕێزی گەلی کوردە لە بەغدا بۆیە من تەمەنا دەکەم ئەم جاریان دەست لە دەست بین هەموو ناکۆچەکانمان وەلا بنین هەموو مەشاکیلەکانمان وەلا بنین بیر لەوە بکەینەوە کە چۆن چارەسەری کێشەکانمان بکەین لە ڕێگەی دەستور چۆن بتوانین لە پەرلەمانی عراق پێشمەرگە ئاسا تێبکۆشین بۆ مافەکانی گەلی کورد حەقی گەلی کورد لە ڕێگەی دانوستانی واقعی و لە ڕێگەی شەڕێکی یاسایی و لە ڕێگەی شەڕێکی دەستوری بستەنین و لە هەمان کاتیشدا مافەکانی گەلی کورد جێگە بکەینەوە لە بودجەی ساڵی 2020 بۆ مەبەستە پێویستمان بۆ هەیە کە سەرانی سیاسی ناکۆچەکانیان وەلا بنێن و بیر لە استراتیژیەتێکی گەلی کورد بکەنەوە بیر لەوە بکەنەوە کە هەرێمی کوردستان لە بەردەم زۆرە مەترسێکدا دەبێت ئەگەر بێت و یەکدەنگ نەبین لە بەغدا. زۆر باشە کاکاروان چۆن دەتانەوێت یاخود حکوومەتی هەرێم چۆن دەیەوێت باس لەو قەرزانە بکە کە بەهۆی پاشەکەوت یا بەهۆی نەناردنی بودجەی پێویست بۆ موچەی فەرمانبەرانەوە قەرزار بووەتەوە ئەگەر بێت و کار بۆ ئەمە بکە و قەرزەکانی لە بەغدا وەربگرێتەوە چۆن دەیەوێت پاشەکەوتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بداتەوە لە ڕوویەکەوە ئایا لە بەغداوە چۆن کاری بۆ دەکا و ئێوەش لە پەرلەمانی کوردستان بۆ بودجەی ساڵی 2020 دەتانەوێت چۆن قسە لەسەر گەڕانەوەی ئەو پاشەکەوتە کراوەی موچەی فەرمانبەران بکەن. من ئەندامی ئەنجومەنی وەزیران نیم ئەندامی پەرلەمانی کوردستانم بۆ ناتوانم وەکو حکوومەتی هەرێمی کوردستان قسە بکەم بەڵکو ئەمە دەکرێت لە وەزیرێکی معنی یاخود لە بەڕێز و تەبێژی حکوومەت هەرێمی کوردستانم پرسیارە بکرێت بەڵام بەنسبەت پەرلەمانی کوردستانەوە ئێمە لە فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێم وایە بەشێک لە فراکسیۆنەکانی تریش کە کۆدەنجێشی تەواوی لەسەر هەیە کە پرۆژه یاستای دانەوەی پاشەکەوتی موچە پرۆژەیەکی گرنگی ناو پەرلەمانی کوردستانە دەستپێکی خولی پاییزەی پەرلەمانی کوردستان لە ساڵی یەکەم لە خولی پێنجەم هەموو سەرۆشی فراکسیۆنەکان ئاماژەیان بەو خاڵە کردووە و هەموو متفقین لەسەرەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان دەبێت بە یاستا پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بداتەوە کە مەخاڵێکی گرنگە ئەم پاشەکەوتە حەقێکی خۆیانەکە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بجێڕدرێتەوە بەنسبەت حکوومەت هەرێمی کوردستان پێم وایە دەبێت و پرسیارە ڕاستی و تەبێژی حکوومەت هەرێمی کوردستان بکرێت. زۆر باشە کاکەڕان بابینە سەر داهاتە نانەوتیەکان کە مەش بەشێکە لە جەدەلی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بکا بۆی کە مامەڵە لەگەڵ داهاتە نانەوتیەکان بە تایبەتی داهاتی گومرگ و باجەکان کاکە بە پێی یاسای عراقی دەبێت بۆ نمونە گەر خاڵی سنووری لە هەر پارێزگایەک هەبێ بە پێی ئەو داهاتەی کە لەوێ هەیە بەشێکی بۆ خودی ئەو پارێزگایە سەرفکرێ بەشێکی دیکەشی بگەنڕێرێتەوە بۆ بەغدا بەڵام دەبینین زۆر جار لەکوێ خاڵێکی سنووری هەبێ زیاتر لە شوێنەکانی تر وێرانەیە ڕێگۆبانەکانی خراپە خزمەتگوزاری کەمترە لە کاتێکا بودجەکەشی ئەوەندەی کە دیارە ناگەڕێتەوە بەغدا بە پێ و گلەیانی کە بەغدا هەیەی بە هەرێم دەیەوێت چۆن مامەڵە لەگەڵ ئەمە بکە بۆ یاسای بودجەی 2020 پرسیارەکەی جەنابەت دوو بەشە بەشێکیانەوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان پێویستە لە پاکێجێکی دیاریکراو لە 401 پاکێجدا بڵاقەشێم تەورانە بکە لەگەڵ حکوومەتی عراقی ئەمانە وەکو باسم کرد پاکێجێکە کە پێی لە دوو بەش پێکاتەوە بەشی خاک و بەشی نەوت و بەشی داهات کە بەشی خاک بەشێکی گرنگە ئێمە کێشەی ئەنجومەنی محافەزەمان هەیە کە ئێستا قانونەکەی دەرچوێنراوە قانونی ژمارە 6 ساڵ 2019 لە پەرلەمانی عراق وەلاماکەش کێشەی مادەی 140 ناوچە ناکو لەسەرەکانمان هەیە و کێشەی داهات هەموو وردەکارەکانی داهات دەگرێتەوە بە نەوت و خاڵە سنوورەکان و داهاتی ناوخۆی و داهاتی مەحەلی عراقیش وە لە هەمان کاتیشدا بەشێشتری پرسیارەکەی جەنابەت پەیوەستە بە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و ژێرخانی ئاوادانکردنەوە لە هەرێمی کوردستان بەڵێ لە هەرێمی کوردستاندا مەشاکیلی گەورەمان هەیە بەڵێ دووچاری گرفتی گەورە بووینەتەوە بەڵێ کێشەمان هەیە لە ڕووی ئاوادانکردنەوە خەڵکی هەرێمی کوردستان تینووە بە چاکسازی تینووە بە ئاوادانکردنەوە تینووە بە کارەبا تینووە بەوەی کە بتوانین موچەیەکی تەواو و مستەقیری بۆ دابین بکرێت بۆی کە مەشاکیلەکانیان بڕەوێنرێتەوە خەموو
کێشە و نیگەرانەکانیان بڕاوێنرێتەوە. ئەم پرسیارێکی زۆر گرنگەوە لە هەمان کاتشدا حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بە جددی لە کابینی نوێم ئاورێک لە مۆزە بداتەوە و بە فعلی بیر لۆ بکاتەوە کە کێشەی ئاوادانکردنەوە ئەولەوێتی بێت، کێشەی چارەسەرکردنی کارەبا ئەولەوێتی بێت و هەموو پرسەکانی تریش بە ئەولەوێت بگرێت و بەرنامەیەکی وازەحیان بۆ دابڕژەوە. دیمیش ئاگادارم لە ئێستادا سەرجەم کابینەکە سەرجەم وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی ئامادەکردنی پلانی 4 ساڵەی خۆیانن بۆی کە پێمان بڵێن چۆن دەتوان کێشەکانی داهاتووی هەرێمی کوردستان چارەسەر بکەن. زۆر باشە ئەگەر هاتوو ئەم ساڵیش نەکەنە ڕێککەوتن لەگەڵ بەغدا، ئایا ئێوە وەکو پەرلەمان پلانتان چی هەیە بۆی کە ڕقابەیەکی باش بن بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەکو کابینی ڕابردوو نەبێ کە جگە لە پرتوبۆڵە و ناڕەزایی و دەربڕین ناڕەزایی بەدەنگ هیچی دیکەمان نەبینی لا پەرلەمان ئەگەرچی پەرلەمانیش داخرا بوو. واتەیەوە ڕۆڵتان چۆنە بۆ 4 ساڵی داهاتوو بە پێ و پلانانی کە وەزارەتەکان وەک خۆت ئاماژت پێکرد سەرقاڵی داڕشتنی پلانی خۆیانن؟ ئایا هەموو پلانانش پەیوەستن بە ڕێککەوتن لەگەڵ بەغداوە؟ والله من دەمەوێت بە ئینسافەوە باس لە ڕەفیقەکانم بکەم لە خولی چوارەم لە پەرلەمانی کوردستان. هەواڵامان لە خولی چوارەم هەوڵ و تەقەلایەکی یەکجار زۆریان کرد سەرباری قەیرانی دارایی، سەرباری ئەوەی کە مەشاکیلی گەورە بەرۆکی هەرێمی کوردستانی گرت، سەرباری هاتنی قەیرانی داعش لە هەرێمی کوردستان. هێشتا شتوانیان کۆمەڵی پرۆژە ئاسایی باش تێپەڕێنن، سەرباری تەحەدیاتەکانی ئیقلیمی لە هەرێمی کوردستان و ئیقلیمیش بەگشتی و جیهانیش کە ڕوبەڕووی کۆمەڵە گرفتی زۆر گەورە بوو وەکو گرفتی تیرۆر. حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوە جهودی باش کرا و توانرا پرۆژە ئاسایی باش تێپەڕێنرێ بکرێن بە یاسا. بەڵام ئەم خولەی پەرلەمان جیاواز دەبێت و من دڵنیام ئەم خولەی پەرلەمان وەکەوەی کە تا ئێستا بینیومانە خولێکی جیاواز دەبێت و ڕەقیبی کارە دەبین بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام من باوەڕم بەوە نییە کە پەرلەمان بە عەقڵەتی حاکم و محکوم سەیری حکوومەتی هەرێمی کوردستان بکات. پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دوو تیاری تەواوکەری یەکترن بۆ خزمەتکردنی خەڵک دامەزراون. ئەو دوو مۆستەی گرنگن لە وڵاتە کە دەبێت لە چوارچێوەی یاسا کارپێکراوەکاندا خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن. پەرلەمان بە پرۆژە یاسای باش بە چاودێری کارە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنفیزکردن و بە گەیاندنی خزمەتگوزاریەکان بە ئاسانترین شێوە بە خەڵک دەبێت ئەرچی سەرچیمان بێت و هاوتەری بین لەگەڵ یەکتری بتوانین کە کێشەکانی بەردەم هاوڵاتیان نێڵین و ئاستەنکانیان لە بەردەم نێڵین و مەشاکیلەکانیان چارەسەر بکەین و کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەێنین بۆ ژیانی کە قابلیانە و ئەو ژیانە خۆشگوزارانەی کە پێویستە هەموو تاکێکی کوردی هەیبێت. زۆر باشە کاکەروان. دوجار شەڕی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا شەڕی خەڵک هەمووی شەڕی بوجۆ و پارەیە. دیارە لە ئێستادا و شەڕی کە هەرێمی کوردستان دێگا لەگەڵ بەغدا لەسەر بوجەیە. ئایا فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەی چاوەڕێ بکەن موچە پاشەکەوتکراوەکانیان وەربگرینەوە؟ ئایا وەرگرتنەوەی و پاشەکەوتە پێوەستە بە ڕێککەوتن لەگەڵ بەغداوە یاخود نا ئێوە لەم 4 ساڵەیە فشار دروستەکەن لەسەر حکوومەتی هەرێم یاخود بە یاسا حکوومەتی هەرێم ناچار دەکەن کە موچەی پاشەکەوتکراوی فەرمانبەران بگەڕێنێتەوە؟ ئەمە دوو ڕێگە چارەمان لە بەردەما. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ شاندی تەفاوضی خۆی بتوانێت بگاتە ڕێکەوتنێکی واقعی لەگەڵ بەغدا و بتوانێت حکوومەتی ناوەندی ملزەم کا بەرجەڕانەوەی قەرزی پاشەکەوتی موچەخۆرانی هەرێمی کوردستان، ئەمە خاڵێکی ئینجازی گەورەیە. ئەگەر ئەمە نەبوو لە بەدیلی ئەمەدا پەرلەمانی کوردستان وەکو باسم کرد فراکسیۆنە کوردستانەکان بەسەرجەم لە سیاسەکانەوە پرۆژە یاسای جیاجیان ئامادەیە بۆ جێڕانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەمانە دوو ئەگەرن لە بەردەمبانن هەر کامێک لە ئەگەرەکان ئەگەر سەر بگرن پەرلەمانی کوردستان مەبەستێتی کەم دوو ئەگەرێکێکی ئەم سەدە بواری جێبەجێکردن. ئەگەر بتوانین لەگەڵ حکوومەتی عراقی بگەینە ڕێکەوتن ئەمە خۆی ئینجازە. ئەگەریش نایەمە لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە پرۆژە یاسای جیامان هەیە و پرۆژە یاساکەین دەکەین بە پرۆژەیەک و تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی دەکەین و حکوومەتی هەرێمی کوردستان ملزەم دەبێت پێی قانون کە ئەم بڕی پاشەکەوتکراوی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بجێڕێتەوە. زۆر باشە کاک کاروان. دیارە بە پێ و پێڕەوی ناوخۆی بە پێ و ڕێنماوی یاسایانی کە لە ناو ئەنجومەنی وەزیرانی عراقدا هەیە دەبێت کۆتایی مانگی 9 ئیدی ڕەژنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 ڕادستی پەرلەمان بکرێت لە مانگی دەدا. لە ئێستادا هێشتا دانوستانەکانی نێوان هەرێم و بەغدا دەستی پێ نەکردو. باوەڕت وایە هەرێمی کوردستان پێڕادەگا لە ماوە کورتتا بتوانێت هەم ڕێککەوتنی سیاسی بکە و هەمە و خاڵانەی کە خۆی دەیەوێت لەو ڕەژنووسەدا جیان بکاتەوە؟ ئاستەنجی بەردەم هەر ڕێکەوتنێک ئاریشەی سیاسیە. ئەگەر کێشە سیاسەکانمان بە لەکتێگەشتن چارەسەر بکەین ڕێکەوتن لە هەر دەقە و سرکە و ساتێکدا واردە و ڕێکەوتن ئاسانە. بەڵە پێم وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان بگاتە ڕێکەوتن وەی کە من ئاگادارم بە عەلمی من تا ئێستا حکوومەتی عراقی وەزارەتی مالی ئامادەکردنی سەرقاڵی پرۆژەی یاسای بودجەی ساڵی 2020 بەر لەوەی کە پرۆژەکە بنێرێتە تەصدیق لە ئەنجومەنی وەزیران بنێرێتە پەرلەمانی عراقیەوە حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستێتی کە داخوازەکانی خۆی بگەێنێ بە حکوومەتی ناوەندی و پێیان بڵێ کە ئەمانە داخوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستانن لە بەرامبەرشدا
داخوازەکانی حکوومەتی عراقی وەربگرێت بۆی کە بگەنە حلێکی وەسەڵ بۆ کێشەکان چارەسەر بکەن و پێشم وایە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستێتی کەم کێشەی چارەسەر بێت و دەگەینە ڕێکەوتنیش. وەزیری دارایی عراق و کوردە ئەمە کاریگەری هەیە لەسەر ڕژنووسی پرۆژەی یاسایی بودجەی 2020. جۆهدی هەر تاکێکی کورد لە بەغدا کاریگەری خۆی هەیە، هەبوونی وەزیری مالی وەکو کوردە کاریگەری خۆی هەیە، هەبوونی ڕئیسی جمهوری عراقی کاریگەری تەواوی هەیە و هەبوونی پەرلەمانتارە بوێرەکانی کورد بە سەرجەم فراکسیۆنەکانەوە کاریگەری تەواوی هەیە. زۆر باشە کاتە ئەگەر جارێکی تر بێمەوە نقطە سەریخەت گرنگترین خاڵ لە بودجەی ئەم ساڵدا بۆ کورد کامەیانە ئەگەر شەڕی یەکەمی لەسەر بکات. حەقی دەستوری و یاسایی هەرێمی کوردستان گرنگترین خاڵی وەفدی دانوستانکاری حکوومەت هەرێمی کوردستان دەبێت. ئێمە حەقێکی دەستوریمان هەیە و حەقێکی یاساییمان هەیە لە چوارچێوەم دەستورە کارپێکراوە یاسا کارپێکراوەنە داوای حەقی خۆمان دەکەین هەموو حەقێک کە دەستور پێمان بدات بە مافی خۆمانی دەزانین کە لە بودجەی 2020 جێگەی بکرێتەوە. زۆر سپاس بۆ بەڕێزکە کاروان گەزنەوی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە شاری ڕانیەوە لەگەڵ مابووی. سپاس بۆ ئەو دەرفەت و زانیارانی کە بێمەد بەخشی. بینەرانی عزیز چەوەری ژێرخان ئەم شەویش بەم شێوازە کۆتایی پێ تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم هەر شاد و سەرکەوتوو بن ماڵتان ناوە.